پرسیارێکی زۆر باش بکەم دەمەوێت کەمە بە وردی وەڵامیان پرسیارە بەمەوە. یەکەم لە ئامارەکانەوە دەست پێ بکەم ئێمە ئەمساڵ توانیمانە نزیکەی 2000 قوتابی هەموو ئیشەکانیان بۆ ڕای بکەین سەرتاسەی کوردستانە هەر لەو دەقەوی کە قوتابێک هاتووە توێتی چی بکەم لە ڕێزبەندی لە داخڵکردنی فۆرم لە سیستم حتا ئەو دقی کە فۆرمەکەمان بۆ قوتابی ناردووە نزیکی 2000 قوتابیە نزیکی وەڵامی 5000 پەیوەندی تەلەفۆنی دراوەتەوە لەیان ئەو لیژنانی کە هەمان بۆ ئێمە نزیکی 200 ستافێکی کەمیش بێت ستافێکی ئێمە لە سەرتاسەی کوردستان 260 کەسمان هەبووە کە وەکو لیژنە کاریان کردووە لە بنکە و بارگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە لەو شوێنانی کە فۆرمان پڕ کردوێتەوە نزیکی وەڵامی 5000 پەیوەندی تەلەفۆنی دراوەتەوە وەڵامی نزیکی 7000 نامە و چات و ئەوانی کە لە ڕێگەی بڵێن نووسینەوە پرسیاریان کردەوە وەڵامی ئەوانە دراوەتەوە ئەمە وەکو ئامارەکان. پرۆژە ڕێگای زانکۆ دوو جیاوازی سەرەکی هەیە لەگەڵ هەر پرۆژەیەکی دیکەیە. یەکەمیان پرۆژەیەکی بازرگانی نییە ئێمە بازرگانی ناکەین ئەوەی کە وەرگیراوە ئێمە تەنها لە چەند شوێنێک پارێکی کەم وەرگیراوە پارێکی ڕەمزی ئێمە زۆرترینمان کە پارەیەک وەرگیرا بێت 10000 بۆ لە سلێمانی بووە ئەویشەوە پارە بۆ چییە بۆ بازرگانی نییە ئێمە ئەزبوونی نزیکی 20 ساڵمان هەیە لە پڕکردنەوەی فۆرم ئەم ئەزبوونی 20 ساڵە هەر کەسێکی دیکە هەیە بێت ڕۆی بازرگانێکی باشی پێوە کات و توانە ڕکلامی باشی پێکات پارێکی باشی پێ وەرگێ بەداخەوە سنتەر و شوێنی وا هەیە 2 ساڵ ئەزبوونی نییە بە 40000 و 50000 فۆرمی پڕکردوێتەوە هەتا کە لە هەندێک شوێن گەشتە 100000 ئێمە کاکەی بەڕێزی وا هەبووە تا پار کە سوکار و خزم و ناسیاوی خۆی نردووە بۆ لای ئێمە فۆرمان بۆ پڕکردوێتەوە ئەمساڵ دەستی کردووە شوێنێکی داناوە بۆ فۆرم پڕکردنەوەی زۆتی ئەزبوونی 8 ساڵمان هەیە ئاخر تۆ تا دوێنێ لای ئێمە کە سوکاری خۆت لای ئێمە فۆرمی لەکوێ ئەزبوونی 8 ساڵان هەیە ئێمە پرۆژەکەمان پرۆژێکی بازرگانی نییە ئەو پارەکەمی کە وەرگیراوە پارێکی ڕەمزیە ئەویش تەنها لە دووسێ شوێن وەرگیراوە بۆچی وەرگیراوە ئەمە ڕوون بێت یعنی ئەو لیژنانی کەماونەتەوە مەساریفیان هەبوو بەداخەوە ڕێکخراوەکە ئێمە لەو ڕێکخراوانە نییە کە پارەی بۆ ڕژابێت و بڵێ بڕۆن بەڵی خۆتان چیەکەمی بکەن و ئێمە تەخشان و پەخشانی پارەمان بۆ کرابێت ئێمە ڕێکخراوێکین لەسەر پی خۆمان وەستاوین و باگراوندی حیزبێکەشمان دیارەکە بە ژۆرێک نییە کە بتوانێت پارێکی باشمان بۆ ڕێژێ بۆیە ئەو پارە کەمە ڕەمزی کە وەرگیراوە بۆ مەساریفی ئەو لیژنانە بووە کە لەوێ هەن واتە ئێمە بە هیچ جۆرێک ڕێگەمان نەداوە کە بەوەی کە خزمەتکردنی قوتابی لە بەرامبەر پاراوێەوە بەوەی کە بێت بە پرۆژێکی بازرگانی ئەمە جیاوازیەکەم جیاوازێکی دیکەی جەوهەریمان هەیە پرۆژە ڕێگای زانکۆ تەنها نیە کە سایتەکە کارابوو دەست پێ بکاوە کە سایتەکە داخرا تەواو بێت نەخێر پرۆژەی ڕێگای زانکۆ لە مانگێک پێش کارابوونی سایتی زانکۆ لایەنەوە دەست پێکات بۆی کە کۆڕ و سیمینارێکا بۆ قوتابیانی کە بە ئەم ساڵ پۆلی 12 تاو کردووە چی بکەن چۆن فۆرم پڕکردنەوە لەکوێ ناویان دێتەوە لە چ بەشێک هەڵبژێرن باشە ئایا بڕۆن دەروی شار یاخود نچن دەروی شار ئەمانە بابەتێکن چوار قۆناغی تەواوە و قۆناغی سێمان هەیە کە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایەنە دوای قۆناغی دیکەمان هێستا کە فۆرمی زانکۆلایەن تەواو بووە دوێنێ لیژنەکانی ئێمە ئەو بەشانیان وەرگرتەوە بۆ قوتابی کە ناوی هاتوتەوە ئەمەش یەکە لە ئیشوکارەکانی پرۆژە ڕێگای زانکۆ قۆناغێکی دیکەی گرنگمان هەیە کە قوتابی ناوی دێتەوە دەستی لێبەر نادی بڵین تەواو لیژنەمان هەیە لە هەموو زانکۆ پەیمانگایەک کە قوتابی ناوی دێتەوە پەیوەندیەکە بۆ لیژنانی ئێمەوە کە پێوتە لیژنی پێشوازی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژە ڕێگای زانکۆ بۆ پێشوازیکردن لە قوتابیان و لەوێ پێشوازی لەو قوتابیانەکەن و هاوکاریانەکەن و دەستبارگریانەکەن بۆی کە پەیوەندی بکەن بۆ بەش و زانکۆیی کە لێوە وەرگیراون ئەمە یەکێکە لەو جیاوازە جەوهەریانی کە پرۆژە ڕێگای زانکۆ هەیە لەگەڵ هەڵ پرۆژێکی دیکەیە